ئەوە بڕوا کێشم زیاد دەکات. شێف چیتان دروست کردو ئاوا خۆم پێ ڕاناگیرێ؟ عافێتە بێ منیش خۆم پێ نەگیرا شیعرێ و کێکشم دروست کردووە بێگومانەمێ تامی ئەوانیش بکەیت. من لێ بوومەتەوە شێف ئیتری شتێکی تر ناخۆم بەڵام ئەکرێ بزانم ئەمڕۆ بۆم شانت ئامادە کردووە؟ لەبەروی بابەتێ ڕۆمان زەیتی شیرینی زێڕە. ئەمە بۆ ماڵەوەیە؟ زۆر گەورەیە. با سەرێکی بکەم؟ ڕێک 18 لیترە. ئەگە خێزانێکی گەورە بن و بە بەردەوامی شیرین لە ماڵەوە بە هەویر و شیلە دروست بکرێ بۆچی لە ماڵدانە دێت؟ بە تەواوی 2 ساڵ بە تازەی دەیەڵێتەوە نایڵێ لەزەتەکەی بڕوا. بەڵام ئێمە زیاتر لە مەتبەخە پرۆفشناڵەکانە بەکاری دێنی. 100% ڕۆنێکی ڕۆکی سروشتیە. واتە و شیرینانی بەمە دروست دەکرێت ئەو کەسانی کە ڕۆکین بە ئاسوودەی دەتوانن بیخۆن. ئەیە بەکەرە دروست دەکرێت پاقلاوە؟ بە دنیایەوە بەڵام زۆر گران دەبێت. دوای کەچووی بۆ لای شیرین فرۆشێک و هاتە سەروی پارەکە بدەیت لەوانەیە وەزعەکەت بەلاوە خۆش نەبێت. تایبەتمەندی ئەم ڕۆنە لەدایە کە بە تایبەتی بەرهەم هێناوە بۆ هەموو ئەو شیرینانی بە هەویر و بە شیلە دروست دەکرێت وەکو پاقلاوە لەبەرەوەی بۆن و لەزەتی وەک کەرەوایە. بە دڵنیایەوە جۆری لەزەتی سروشتی بێبۆنیشی هەیە. ڕۆنی پاقلاوەکاری سادە ساتەواتە بێ زیادکراوە. مادەم وایە پێش ئەوەی تامی شعرەکە بکەین با دروشمەکەمان بێت لەگەڵ ڕۆنی پاقلاوەکاری زێر شیرینە شاهانەکانیش بابێت.